ئیشی بۆنی حرامە بۆنی بفرۆشی؟ نەخێر بۆچی حرامە؟ وەڵای نازان برین ئەها لۆ کچان حرام بی لە دەرێ لە خۆدەن لۆ کچان بۆ ماڵەوە خۆی بخۆش لە ماڵەوە خۆی بۆن خۆشکا بۆ مێردەکە یا بۆ خۆی سنەتە و شتێکی زۆر زۆر باشەکە ئەمما بۆ دەرەوە بەڵێ حرامە بۆنی سەرنجڕاکێش لە خۆی بە ئەو بۆنی کەوا بڵاو ئەبێتەوە نەک بۆنی جسم و معەتەر ئەو بۆنانی کە تەنها خۆت بۆنیەکەی ئەوە ئاساییە بەڵام ئەو بۆنەی کەوا لە خۆتی ئەدەیت و بۆنەکەی بڵاو بێتەوە ئەو بۆ ئافرەت جائیز نییە لەبەر چی جائیز نییە لەبەر ئەوە ئەو بۆنە وا لە پیاوان ئەکا سەرنجی پیاوان ڕاکێشێ بۆ لای ئەم ئافرەتەوە و ئەم ئافرەتە لە کۆتاییە تووشی فیتنا بێ و خەڵکیش تووشی فیتناکات بۆیە خوای پەروەردگار کاتێک هەر شتێک لەسەر عەبدێکی حرام ئەکات لەبەر بەرژەوەندی ئەو عەبدەیە و لەبەر بەرژەوەندی تەواوی ئەو خەڵکەیە بۆیە ئەوە نەبێ بڵین ئافرەت ئەبێ بۆنی ناخۆش بێ ئەسڵەن ئافرەت ئەبێ بۆنی خۆش بێت بۆنی جسمی خۆش بێ بە تایبەت لە ماڵەوە کەسێکە خاوەن مێردە تا ئەتوانێ با خۆی جوان بکات خۆت ئەخۆی ئارایشدا خۆی بۆن خۆشکا بۆ مێردەکەی بەڵام کە چووە دەرەوە ئەبێ ئەو بۆ نەبێ کە تەنها بەس خۆی هەستی پێکات ئەها بۆنی عەرەقت نییە بۆنی بنباڵ و ئەو شوێنە هەستیارانت نییە ئەمما ئەو بۆنانی کەوا بڵاو ئەبێتەوە بۆنی سەرنجڕاکێشن حرامە ئافرەت لە خۆی بدە چکە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر ئافرەتێک بەو شێوازە دەرچێت بۆن لە خۆی بدات لیەجید ریحەها بۆی سەرنجی دەوروبەرەکەی ڕاکێشێت بڵێ من بۆنم خۆشکە فەهیە زانیە هەندێک لە زانایان ئەفەرمون ئەمە ئافرەتێکە داوای زینا ئەکا و هەندێک ئەفەرمون بەڵێ ئەمە صیفەتی زیناکارەکان بووە زیناکارەکان ئاوایان کردووە بۆیە زۆر زۆر خراپە ئافرەت ئەگەر بێت و ئەم مخالەفەیە بکات بە تایبەتەوە ئافرەتانی کە ئەچنە دەرەوە یا لە بۆنە و مناسەباتەکانە ئەوانە هیچ لە خوا ناترسن باوەڕتان هەبێت ئافرەتی وهەیە ئەداتە تەکتا مەگەر بەس خوای گەورە یعنی ڕەحمت پێ بکە ئەگینە ئەوەندە بۆنێکی سەرنجڕاکێش و خراپی لە خۆی داوە بۆیە ئەو ئافرەتە خۆی بەدەم خۆی هاوار ئەکا ئەڵێ خەڵکی نەوەرن من کەسێکی سەرنجڕاکێشم کەسێکی بۆن خۆشم و کاتێکش گەنجێ تعلیقی لێدا دوو تفکاتە ناو چایەوە وێ مامۆستا ئەمیش ئەوم دەزانی بەس ئەهان لە بۆ فرۆشتەکەمە یعنی بەخۆم بیفرۆشم ئەو نەوعە بۆنە بۆن فرۆشتن هیچ کێشەیەکی نییە خوشکی بەڕێز